پەرلەمانی کوردستان بۆ هاوڵاتیانی هەرێم تەنیا شوێنێکە کە چاویان لەسەری بێت تا لە ڕێگەی دانانی یاساوە خزمەتی خەڵک بکات و ڕێنوێنی کاری حکوومەتیش بێت. بۆیە ئەم پەرلەمانتارەی خولی پێشوو دەڵێت پێویستە پەرلەمان و پەرلەمانتاران لە دوای کۆتایی هاتنی پشووەکەیان دەستبەرن بۆ دەرکردنی یاسای چاکسازی و دانانی دەستوری هەرێم. لە هەمان کاتدا ئەم قۆناغە نوێی ئێستا بە قازانجی هەرێم بشکێننەوە. بەڕای من ئەوەی کە لە ئێستاە گرنگە مەسئلەی یاسای چاکسازی کە لە ڕابردوو هاتوۆتەوە بۆ پەرلەمان و خوێندنەوەی بۆ کراوە ئێستا پێم وایە زۆربەی زۆری هەنگاوەکانیراوە جێ خۆێتی ئەو یاسایە تەواو بێ. لەوە گرنگتر مەسئلەی دەستور لیژنەی ئامادەکردنەوەی دەستور لە ڕابردوو لە پەرلەمان هەبوو کاتەکەی تەواو بوو. ئەو دۆخانی کە لە ڕابردوو لە خولی پێشوو بەسەر پەرلەمانە هات خۆشبەختانە ئێستا ئیستیقرارێکی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە. گرنگە پەرلەمانی کوردستان لیژنەی ئامادەکردنەوەی دەستور تەفعیل بکاتەوە و دەست بە ئامادەکردنەوەی دەستور لە هەرێمی کوردستان بۆی ئەو فەراغە دەستوریە لە هەرێمی کوردستان کۆتایی پێبێت. لە سەرەتای دامەزراندنی پەرلەمانی کوردستانەوە هەمیشە چاوی سەرجەم چین و توێژەکانی لەسەر بووە تا بەدەرکردنی یاسای پێویست و هەموارکردنەوەی یاسا کۆنەکان خزمەتی هەرێم بکات. ئەم چاودێرە سیاسی ڕایدەگەێنێت ئەرکی پەرلەمان و پەرلەمانتارەکانیەتی کە یاسا دەرکەن و چاودێری جێبەجێکردنیشی بکەن و چاودێریش بن بەسەر حکوومەتەوە. پێم وابێ ئەرکی پەرلەمان وازەحەوە، ئەرکی پەرلەمانتار وازەحەکە پێویستە یاسا دەربکات و متابعی دەرکردنی یاساکان بکاوە متابعی جێبەجێکردنی لەلایەن حکوومەتی هەرێمەوە بکاوە هەر خروقاتێکیش لەلایەن حکوومەتەوە ڕوو بدات لەوە جێبەجێکردنی ئەو یاسایانە پێویستە پەرلەمان بێتە سەرخەت و هەڵوێستی خۆی هەبێ بەرامبەریان. لە ساڵی 1992ەوە پەرلەمانی کوردستان 5 خولی خۆی بەڕێکردووە. هەر لەو پەرلەمانەوە چەندین یاسا دەرکراوە بۆ بەڕێوەبردنی هەرێم و خستویانەتە بەردەم حکوومەت بۆ جێبەجێکردنی تا لەو ڕێگەیەوە فەراغی یاسایی نەهێڵێتەوە و یاسا کۆنەکانیشی بە پێی سەردەم و قۆناغەکان هەموار کردوێتەوە. بۆیە هاوڵاتیانی هەرێم چاوی زیاتریان لەسەر ئەم خولەی پەرلەمانی کوردستانە تا لە ڕێگەی دەرکردنی یاساوە خزمەتی زیاتر بە کوردستانیان بکەن. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.